بەناوی خودای گەورەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو نازووی نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاکی پێشەوامان، نووری چاو تاجی سەرمان، محەممەد المستەفا صەڵی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی، و لەسەر ئالی پاکانی، و لەسەر شوێن کەوتوان و عاشقانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، خۆشحاڵم لە بەرنامەکەی خۆتان سەرمەشقان ئەو جارش خوا تەمەنی دا و بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان، فەرەنسا تەمائی کرد لە وڵاتی میسر، بۆیە ناپلیۆن بۆ نابێت لە ساڵی 1798 چەند نامەیەکی نووسی، یەک لەوانە بۆ شەریفی مەککە کە ناوی غالیبی کوڕی مەسعودە، و بۆ هەندێک لە زانا بەرز و پایە بەرزەکانی ئەزهەر، و لە بۆ هەندێک لە ئەشراف و زەهاش تێیدا نووسی بوو کە من ئەمەوێ بێ میسر فەتحەکەم، ئەمەوێ بێمە میسر فێرە حەزارەت و پێشکەوتن و شارستان نێتیان کەم. بۆ عولەمای میسریش، بۆ عولەمای ئەزهەریش نووسی بووی مرقم هەستاوە لە پاپا، بۆیە پاپام هێناوەتەوە خوارێ لە ڕۆما، و من ئەمەوێ بێم ئیسلام شارەزا بە معاشقی محەممەدم عەلەیهی سەڵات وەسسەلام. بەڵام یەکێک لە میسریەکان، یەکێک لە زانایانی ئەزهەر نامەکانی ناپلیۆنیان بڕوا پێ نەکرد، زانیان ئەمە خدعەیەکی نوێ و کۆنا کە زۆر لە پێشی ناپلیۆن ئەم فێڵەی لە موسڵمانان کردووە، کە وەختی خۆی تەتار و مەغۆڵەکان ئەوان لە موسڵمانان دەکرد و نامەیان ئەنووسی و بە نامە هەریان ئەخەڵەتاندن. بۆیە کاتێک کە ناپلیۆن بەخۆی و بەو هەموو جێیشەی کە لەگەڵی بوو هاتن ناو میسر، تووشی مقاومەیەکی تون بوون، بەڕاستی شەڕێکی چاک کرا. بەڵام لەبەر ئەوەی ناپلیۆن لە ڕووی ئەسکەریەوە فەوقی دەوڵەتی عوسمانی بوو، و لەبەرەوەی لە ڕووی ئەسکەری و ئەتاد و سەربازەکانیەوە زۆر بوون، بەڕاستی خەڵکی میسر و دەوڵەتی عوسمانی نەیانتوانی مقاومەی ئەو داگیرکاریە بکەن. تەبان ناپلیۆنی نامەرد زۆر فەساد و بێئەخلاقی و بێئابڕوویەکی زۆریان کرد لە ناو میسردا، حتا هاتن بەناو مزگەوتی ئەزهەر، بەناو مزگەوتی گەورەی ئەزهەر زۆر حورمەتی ئەو خەڵکیان شکان، و بەسەر مەکتەبەکە کەوتن و مەکتەبەکەیان سووتان، و پاشانیش 2000 عولەمای ئەزهەریان شەهید کرد. 2000 عولەمای گەورەی ئەزهەریان سبحان الله شەهید کرد. زەبڕاستی یعنی حتا برەی تەعەدا و بێسەروبەریەکی زۆریان کرد، اختصابی ئافرەتێکی تەعەدای جنسی زۆریان لە ئافرەتانی مسری کرد، و خەڵکیان زۆر بە ناحەق و بە نامەرد ئەکوشت، و حتا منداڵیان لە پێش دایکی ئەکوشت. ئەوەندە بەبێ زەمیر و بە درندانە هاتن میسریان بەو شێوە کاول کرد. ئەوە هاتبوو کە حەزارەت پێشکەشی میسر بکە، کە هاتبوو میسر لە ڕووی پێشکەوتن و لە پێش حەزارەت و ژیارەوە پێشیان بێخی. ئەی ئەمە حەزارەکەت بوو ناپلیۆن، ئەی ئەومە پێشکەوتنەکەت بوو فەرەنسا، تۆ بۆ خۆت داوای حڕیەت و ئازادی و مساوات دەکەی، بەو شێوە تەعامل لەگەر ئەم خەڵکەی بەستە زمانی میسر دەکەی.
هەرچۆنێک بێ لەو حاڵەتەدا شێخێکی گەورەی ئەزهەر هەبوو ناوی شەرقاوی بوو. ئەمە کۆمەڵک تەلەبەی هەبوو دەرسی بە تەلەبەکان دەدا و فێرە علم و زانست و زانیاری دەکردن. هاتن لە پێش تەلەبەکان ئەو شێخە گەورەیان شەهید کرد. یەکێک لەو تەلەبانەی کە بەڕاستی لێی بۆ عەقد و بوغزەیەکی زۆر کە ئەم فەڕەسیە نامردانە بەم شێوە بێنە ناو ئەزهەر و عولەما و زانا و دانای ئەم میلەتە بکوژن و شەهیدیان کەن و تیرۆریان کەن، بۆیە بەڕاستی ئەم گەنجە زۆر ڕق و قینی هەستا، زۆر ڕق و قینی هەستا، بە حەدێک وعدیدا ئەبێت تۆڵە بکاتەوە، بە حەدێک وعدیدا ئەبێت تۆڵەی ئەم مامۆستایەی بکاتەوە و تۆڵەی هەموو موسڵمانان لە فەڕەنسا بکاتەوە. پاش ئەوەی کە ماوەیەک مانەوە فەڕەنسیەکان لە میسر، تۆزە کێشە و ناڕەحەتی و هەندێک بڕک بێسەروبەری لە فەڕەنسا ڕوویدا، یەکسەر ناپلیۆن گەڕاوە، یەکێکی لە خۆی مزرمتر، لە خۆی عونسوڕیتر، لە خۆی خوێن ڕێژتری بەجێهێشت کە ناوی کلیبەرە. کلیبەر کابرایەکی نەسرانی زۆر حاقد لەسەر ئیسلام، کابرایەکی نەسرانی زۆر حاقد لەسەر ئەزهەر و لەسەر قورئان و لەسەر ئیسلام، جا بۆیە بەڕاستی ئەم کلیبەرە زۆر موستەمی زۆر کرد. بەڵام ئەم کوڕە گەنجەی کە مامۆستایەکەی لە پێش شەهید بووە، بەڕاستی خوتەیەکی زۆر جوانی داناوە کە بچێتن ئەم کلیبەرە تیرۆر بکاتن و فعلا بەخۆی بەدوو لە برادەرەکانی کە خەڵکی فەڵەستین بووین، بەڵام ئێستا پێتان دەڵێم بەخۆی چێ و خەڵکی چێندەرە. ئەم کوڕە گەنجە ناوی سولەیمانە. سولەیمان لەگەر دوو کەسی برادەر و هاوڕێی هەرسێک وعد و پەیمانیاندا کە ئەبێ یان بە خۆمان ئەکوژرێن یان ئەچین کلیبەر ئەکوژین و تۆڵەی هەموانیشی لێ ئەکەینەوە. و فعلا کلیبەر لە قەسرەکەی خۆیدا لە شوێنێکدا ئەنیش لە ئەسکەندەریە، بۆیە ئەم سێ بە هەر فێڵێک بێ، بە هەر جۆرە خیدعەیەک بێ، بەڕاستی توانیان خۆیان بگەینە کلیبەری. کاتێک کە نێزیک بوونەوە لە کرێبەری، سلێمان بە هێز و قووەتی خۆی ڕای کرد بۆ لای و یەکەم چەقو لە ناو دڵیدا و کلیبەری بەرداوە. تەبان دووەکەیت کەش عینەن ئەوانیش لە بۆی هاتن بۆی و وەزعێکی مشەوەش دروستکەن، حرەسەکان تەرکیز لە سلێمانی نەکەن کە زوو بە گولە لەویدەن، بۆیە حرەسەکان مشەوەش بوون. ئەوەل زاری ئەو دوو فەڵەستینیان کوشت. کە ئەو دوو فەڵەستینە شەهید بوو، یەکسەر توانیان سلێمان بە ئەسیر و بە بەندکراوی بکرد. فعلا سلێمان کەتە بندەستیان هەتا چۆن عیلاجی کلێبەری بکەن، بەڵام بەڕاستی سلێمان لەبەرەوە دووسێ چەقوی لە سەیەک لێدا بوو لە ناو لای سینجی و دڵی، یەکسەر کلیبەر ئەلەوێن ڕوحی دەرچوو مرد. ئەوی سلێمانیان هینا و جارە پێش هەموو شتێک هەردوو دەستیان ئاگر تێبەردا. سبحان الله، هەردوو دەستیان لە ناو زەیتی کوڵاو بۆی دەستی ئەوها بتورێتەوە. پاشان شیشێکی سۆر کراوەیان هێنا لە پشتەوە ڕا هەتا ناو هەناویان هێنا بۆ ئەوەی هەرچی ئەوەی لە ژۆرێدا هەیە لە ڕیخەڵەوکە و لە کلیە و لە دڵ و هەر هەمووی بسووتێ. سبحان الله، چەند جار ئەم تەعزیبەیان دووبارە کردەوە. پاشان ئاگریشیان تێبەردا و سوتاندیان، ئینجا کەللە سەرەکەیان برد بۆ فەڕەنسا. ئەم کەللە سەرەیان برد لە فەڕەنسا دایاننا لە مەتحەفێک پێی دەڵێن مەتحەفی ئینسان. ناوی مەتحەفەکە چییە؟ ناوی مەتحەفی ئینسانە. ئەم کوڕەیە ئەو سلێمانە کەللەی ئەم سلێمانەیان برد دایاننا لە مەتحەفەکەی. ئێستا کەلەیەکی سوتاوی ڕەشە لە بنەی نووسراوە ئەلموجرم. ئەم کەسە ئەوە کەسێکی مجریمە، بەڵام تخوا من ئێوە ئەکەم بە حەکەم. ئەم کوڕە مجریمە یان ناپلیۆن و کلیبەر مجریمن. ئەم کوڕە مجریمە کە تۆڵەی مسلمانان و مامۆستای خۆی لە کلیبەر کردەوە، یان ئەوانە مجریمن کە هەزاران ئافرەتیان ئیغتیساب کرد، کە هەزاران خەڵکی بێتاوانیان کوشت، کە 2000 عالم و زانا و دانای ئەزهەریان شەهید کرد. جیهان مجرمترە. ذا سبحان الله، ئەم کەللە سەرە کوردە، خەڵکی حەلەبە، ناوی سلێمان ئەلحەلەبیە.
کابرایەکی مرد کوردێکی بە شەرەف و بە شەهامەت فعلا توانی بۆ تاریخ ئیسپات بکاتن کە هەر کەسێک ئاوا زۆڵمان لێ بکە ئێمەش تۆڵەی لێ ئەەکەینەوە و ئینتقامی لێ ئەەکەینەوە و ژیانی لێ تاڵ ئەەکەین و بەرەو دۆزەخی ئەنێرین. جا ئازیزانم، ئەم چیرۆکە بەم شێوەیە کۆتایی نەهات. فەڕەنسیەکان مانەوە تاکو ساڵی 1801. لە ساڵی 1801 عوسمانیەکان خۆیان حازر کرد کەوا بتوانن بەڕاستی فەڕەنسیەکان لە میسر دەرکەن. بۆیە دەرکەی تەتەویعیان کردەوە، ئیعلانی جیهادیان کرد کە چێ دێ بەشداری دەکاتن لە فەتحی و ئازادکردنی میسر لە دەستی فەڕەنسیەکان. ئەلێرەدا شتێکی زۆر غەریب و زۆر سەرسوڕهێنەر ڕوویدا. ئەوە چییە؟ ئینشاءالله لە دەرسی داهاتوو بۆتان باز دەکەم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.